سەلام عەلەیکم مامۆستا، پرسیارەکەم زۆر زەرورە. 40 ساڵە لەگەڵ پیاوەکەم لە هەموو بارێکدا ئازاری داوم، ئازاری نەفسی داوم. من هەر قبوڵم کردووە لەبەر خاتری خوا. دایم دەیگرێ بە منداڵ، بە من دەگرێ، ڕەفتاری ئەوەندە ناشرین دەکا پێت عەیبە باسی بکەی. دەڵێ لای خەڵک باسم دەکەی، ئیتر نەجەژنمان جەژنە، نە سەفرەمان سەفرەیە، ناهێڵە کەس بێتە ماڵم. لەبەر خاتری خوا و لەبەر منداڵەکانم لێم قبوڵ کردووە. ئازاری منداڵم دەدا، ئازاری خۆم دەدا. 3 مانگی ڕێکە لەسەر جێگام عەمەلیات کراوم، نەوتوێتی ئەوە چیتە. خوانەی بڕێ مناڵی باشم هەیە. مامۆستا هەتا ناوێرین لەگەڵ براو خزم و کەسی ئەویش قسە بکەین. قەتعی سیلەی ڕەحممان کردووە. تەنانەت قسە لەگەڵ کچ و کوڕی خۆشی ناکە. لەخوا بە زیاد بێت خانووی خۆمان هەیە، بەس ناهێڵێ نانێکی ئاسوودە بخۆین. ئەگەر منداڵەکان بێنەوە شەڕ و کێشە دروست دەکا، لە خۆ گومانی خراپ دەکا کە دەچێتە دەرەوە عەیبی نییە. کەس ناوێرە پێی بڵێن نەخۆشی دەرونیت هەیە و با بچین بۆ لای دکتۆر. بەگەشت منداڵی 1 ساڵ دادێت. بەخوا دەرودراوسێ دەزان و لێمان تێدەگەن. خزم و کەس دەزانێ، حتا ناهێڵە منداڵەکان بێن خزمەتم بکەن. وە خۆشی نایکە، ئەڵێ ماڵ و منداڵ لەسەر من نییە، من خۆم تەنیام، بۆ خۆم دەژیم، بەشی خۆم پیا دەکەم. کەیفی خۆتانە، ماڵ و منداڵ لەسەر من نین. وەڵڵاهی منداڵەکانم مەسرەفم دەکێشن. مامۆستا زۆر بێتاقەتم، چارمان چی بێت؟ دەڵێت ژن نابێ هەر باسی مارەیش بکات. هەندێک جار ئاواتم خواستووە مەشروب خۆر بە، ئاگای لە دنیا نەبە، تکایە چارمان چییە؟ لە وڵامە دڵم وەبیللهی تەوفیق نەمانزانی هەر لە سەرەتاوە ئەم پیاوەی بەڕێزت خوشکەکەم هەروا بووە یان لە دوای 40 ساڵ لە هاوسەریەوە وای لێ هاتووە. چونکە مرۆڤ لە 40 ساڵیدا ئەگەر ئینسانێکی تەواو بێ و عەقلی کار بکە، ئەمجا عەقلی کامڵ دەبێ. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم لە 40 ساڵی وحی خوای بۆ هاتووە و پێغەمبەران لە 40 ساڵی وحیان بۆ هاتووە. واتە لە 40 ساڵیدا ئینسان کامڵ دەبێ. ئەمجا بە ژیانی 39 ساڵی ڕابردوویدا دەڕوانێ، لە دوای باڵغ بوونەوە بە هەڵەکانی خۆی بە تەواوەتی هەست پێ دەکا، ئەبێ مرۆڤ بەرەو ئارامبوون بڕوە. ئەمجا ئەزمموی ژیان پێشکەش بە نەوەکانی کە، ئەمجا چارەسەری گرفتەکان بکە، نەک بۆ خۆی گرفت بێ. ئەگە خوا نەخواستی ئینسان لە 40 ساڵی بەرەو ژوور هەرزەکارانە ڕەفتاری دەکرد، ئەبێ گرفتێکی دەرونی هەبێ، ئەبێ گرفتێکی عەقڵی هەبێ. ئایا پیاوەکەی تۆ لە ئەو 40 ساڵی ڕابردووی هاوسەریدا هەر لە ئەوەڵی ژیانەوە لەگەڵ تاوا بووە یان نە، یان درەنگتر وای لێ هاتووە؟ ئەگەر تازە وای لێ هاتبێ، بە یەقینەوە گرفتی دەرونیە، نەخۆشی دەرونیە، پێویستی بە چارەسەری پزیشکی دەرونی هەیە. ئەگەر هەر لە سەرەتاوە وای وابوو بێ لەگەڵتەوە، هەر ئەو ژیانە 40 ساڵە ئاوە بەو شێوەیە هێناوە، ئیتر ئەوە پێشینانی کور فەرمویانە تەبیعەت دەرمانی نییە. کەس دارێک ئەگەر لە ئەوەڵەوە بەخواری هات، تازە تۆ بە تەمابی بەو هەموو لە قوپۆپەی کە دەری کردووە ڕاستی کەیەوە، ئەوە زەحمەتە. دیوارێک ئەگەر لە بناغەکەیەوە 1 چین سانتینێک هات، یعنی تا دەبێت چینی 12 سانتین لار بۆتەوە. تازە تۆ بتەوێت ڕاستی بکەیەوە ناکرێ. واگە بشتەوێ ئیداری لەگەڵا بکەیلەوە چە سەقفیش ڕاگرێ. ژیانی هاوسەریش دوای 40 ساڵ هاوسەری 40 سانتین لار بووەتەوە بەلانی کەمەوە، ئەگەر لە ئەوەڵە وابوو بێ، لە سەرەتای ژیانەوە وابوو بێ. لە سەرەتای ژیانیشەوە 40 ساڵ لەگەڵ تا ئیدارەت کردووە، گرفتێک ینی حەلت کردووە بە هەر شێوازێک بێ، ژیانیش کەمی ماوە. لە کۆتایی تەمەنان هەردوولاتان. بۆ نمونە جەنابەت ئێستا بە دڵنیاوە تەمەنت دەوری 60 ساڵە، ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە. ئەویش بە هەمان شێوە زیاتر نەبێ لە 60 ساڵ کەمتر نییە. چونکە ئینسان 40 ساڵ هاوسەر بێ، ئەگەر لە 20 ساڵی هاوسەرگیری کرد بێ، ئەبێ 20 ساڵ بێ، ینی 40 ساڵی 60 ساڵە. 60 ساڵ تەمەن کۆتایی تەمەنە. بۆیە ڕێنماییەکەت دەکەم ئەوەندە دڵی خۆت ناڕەحەت مەکە. یەکەم ڕوو لە خوا بە، دووەم هێندە خەفەتی پێمەخۆ، عوزری بۆ بێنەوە. عوزری بۆ بێنەوە کە مێردەکەت ئەگەر تازە وای لێ هاتووە ئەمە تووشی حاڵەتێکی دەرونی بووە. و لە نامەکەتا ئەوە کە خوێندمەوە و تاوتوێم کرد و لێی ورد بوومەوە و بینەران و بیسەرانی بەڕێزیش گوێیان لە بەرنامەکە گرت و لە نامەکە گرت، بە دڵنیاییەوە حەز بەوە دەکرێت ئەم پیاوە لەوە ئەچێ لە ڕووی داراییەوە بەس ئەوەیە خانووی خۆتان هەبێ، زۆر تێر و تەسەل و ژیرفانگەرم نەبێ.
بۆیە زۆر جار کاتێک کە قەرەباڵغێک لە دەوری خۆی دەبینێ هەرچەنەوە ڕسق لەسەر خۆی پەروەردگارە و منداڵەکان هی خۆتن و خۆیان کەسانی باشن لەوە ئەچێکە دەڵێ من مەسرفیان ناکێشم هیچیان لەسەر من نیە بەس بەشی خۆم پەیدا دەکەم بە عیبەیەک لێ وەرمەگرە بڵێن نەخێر ئێمە هەمومان هەری خێزانێکین بەڕێزان کوڕ و کچ جیاژ ببێتەوە هەر ئەندامی ئەو خێزانەیە شیرینترین مەجلیسە کاتێککە دێنەوە هەمووی لە دەوری سفرەیەک بەیەکەوە کۆ دەبێتەوە ئەگەر نانێکی ئاسایی و سادە بەیەکەوە بخۆن پڵاو گۆژ نەخۆن بەیەکەوە نان و ماستێک بخۆن زۆر شیرینە زۆر بەچێژە زۆر بەتامە زۆر بەرەکەتی خوای پەروەردگارەکە هەمووان بەیەکەوە کۆبوونەوە بۆیە ئەم بابەتە لەسەر خۆت قورس مەکە ئەجا خوشکی بەڕێزم زۆربەی ئافرەتان بەداخەوە زۆر زوو دەست دەکەن بە گلەی و گازەندە ئەویش ئەوەیە تۆ پیاوێک کە 40 ساڵ هاوسەری ژیانت بووە سایە و سێبەری ماڵت بووە باوکی ئەم منداڵە باشانەیە تۆ کە بووی بە دایک و ئەم مناڵە باشانت کە خوسپاس بۆ خوای گەورە ئاوالیان ڕازی بەهۆی ئەم پیاوەوە تۆ بوویە دایک بەهۆی ئەم پیاوەوە ئەلحەمدوللا ماڵ و حاڵێکت هەیە 40 ساڵە بەیەکەوە گوزەراندووتانە ڕاستە ڕەم بێ دڵت زۆر ناسک بێ ئازارە دەرونیەکانت زۆرتر بەلاوە قرس بۆ بن بەڵام هەرچێک بێ پیاوی ماڵەکەتە الحەمدوللا سوپاسی خوای پەروەردگار بکە کە منداڵەکان دەڕێک و پێکەن ئەم ژیانە بەڕێزان ئەم بابەتەم هەر بۆ ئەم خوشکەم نییە بۆ خۆم بۆ جەنابتان بڕواتان هەبێ ژیان بۆ کەس کامل نییە هەیە مێردێکی زۆر باشی هەیە سوبحان الله منداڵەکانی خراپن بەداخەوە هەیە منداڵەکانی وەکو ئەم خوشکەم زۆر باشن لەولاوە مێردەکەی خراپە لەولاوە پیاوێکە منداڵەکانی زۆر ساڵح و ڕێک و پێکن هاوسەری ژنەکەی لەگەڵ یا باش نییە ژن و پیاوە بەیەکەوە باشن دراوسێکە باش نییە کەس و کاریان خراپە یعنی ئیلا دەبێت گرفتێک بەیەکەوە لە ژیانی هەر یەکێکماندا هەبێ ژن و مێردێک بەیەکەوە زۆر بەختەوەرن سیرەکەی کرێچین لە دەست کرێچێتی وەڕسن لە دەست دەستکورتی و بێمەعاشی و بێموچەی لە دەست قەرزاری ئەو بازار گرفتارن بۆیە ژیانی هەر یەکێک لە مرۆڤەکان بە دڵنیاییەوە دەبێت کەلێنێکی تێدا بێت بۆ ئێرە بەهەژ نییە ئێرە دنیاە ئەم دنیاە بۆ کەس کاملی ئەو ساڤ نییە ئەبێ خەلەلێک لە ژیانماندا هەر هەبێ بەڵام ئەوەی تۆ کە ئەوەندە بەلاتەوە قورسە بەو شێوەیە نییە بۆ مێدی خوای پەروەردگار سەبر بگرە دوعای خێر بکە ڕوو لە خوا بە مەمنونی خوا بە کە منداڵەکانت لەگەڵ تا باشن کە خزمەتت دەکەن ئەڵی نەخۆشم ئەو پیاوە بە بدڵنیاییەوە ئەگەر نەخۆشی دەرونی نەبێ گونەهبار دەبێت کە وەکو پێویست لە جەنابتی نەپرسیوە کە بە دەورتەوە نەبووە کە دڵخۆشی نەداویتەوە کە بە پێی توانا کە لە توانای پیاودا بێ هەندێک خزمەت هەیە لەوە چێ بە پیاوێک نەکرێ یان لە توانایدا نەبێ ئەوەندەی لە توانادا بێ پەروەردگار تەکلیف لە پیاویش دەکا لە کاتی نەخۆشیدا لە خزمەتی هاوسەرەکەیدا بێ بە دەوریەوە بێ بە قسەی خۆش بە دەست بە سەراهێنان بە دوعای خێرکردن بە سەدەقە و خێرکردن بۆی بەمانە دڵی خۆشکە بەڵام کاتێک کە منداڵەکانت مەسرفت دەکەن زۆر ئاساییە ئەو منداڵانە داری بەرن ئێستا الحەمدولillah ئەوانیش تەمەنیان گەورەیە ینی بۆ نمونە تۆ 40 ساڵەکە هاوسەریت گیرت کردبێت لەوە چێ منداڵی یەکەمت تەمەنی 39 ساڵ بێ 38 ساڵ بێ خاوەنی ماڵ و عایلەیە الحەمدولillah ئەگەر خوا دەکای ئیمکانێتی هەبێ ڕۆڵەی خۆتە بەریداری خۆتە نەوەی خۆتە شەرنی هەر مێردەکەت بێ قەیچێک ئەم پیاوە شۆتە تەمەنەوە لە تەمەنی 60 ساڵیدا توانای کارکردنی کەم بۆ تەحملی کەم بۆ دەبێ لەبەر چای اینجا بڵێ یەکێ لەو گلیانەی کە لێت دەکاڵێ لای خەڵک باسم دەکەی لەوە ئەچێ جەنابەت دەردە دڵی خۆت کردبێ بۆ دۆستێکت بۆ هاوڕەیەک بۆ خزمێک بۆ میوانێک خەڵکی ئەم ڕۆژ بەڕاستی قسەی چاک ناگێڕێتەوە 100 جار مەدحی کەسێک کە کەس باسی ناکە یەک جار بە ناوی گلەیی و دەمەبووەڵەوە باسی ژیانی خۆت بکە هەموو کەس دەیگێڕێتەوە بۆیە دەبێت ئاگاداربی هەرگیز لای میوانت لای خزمت تەنانەت لای منداڵەکانی خۆت باسی خراپی باوچیان مەکە باسی کەموکوڕیەکانی مەکە باسی ئەوەی مەکە نابەرپرسیارە بەرامبەرت دڵی منداڵەکان ئازار مەدە بەڵکو بە پێچەوانەوە بڵێ هەرچیەک بێ باوکتانە ئێوە کە ئەوە ساڵح و باشن بە ئیزنی خوای گەورە باوکتان باش بووە و هەردوو لامان تەمەنێکمان بەیەکەوە بەڕێ کردووە چەند جوانە ژن و مێر عوزر بۆ یەک بێننەوە لەو کاتەدا تۆ خۆت بە خەتابار بزانە خەتاکان زۆری مەخە سەرشانی ئەو ئەمە خوا پێی خۆشە ئەمە دڵی منداڵەکانتان ئاسوودە دەکا مناڵەکان دەگەم مەسرفت بکەن بۆ خەڵکی ناکەن بۆ دایکی خۆیانی دەکەن دایک و باوەک واجبە منداڵەکان بە خێویان کەن ئەگەر باوک و دایک هەیە بوو واجبە منداڵەکانی خۆی بەخێوکە بۆیە نابێت دایک و باوەک زەکات بدەن بە منداڵ زەکات بدا بە دایک و باوەک حکمەتەکەی ئەوەیە واتە ئێمە یەک ماڵین یەک کەسین بێگانە نین ئەگە وەکو بێگانە سەیریەکەین زەکاتیشمان بە یەکتر دەشتە